ئاخوێمە سوودەردێ vê dinyayê ئاریانە کچێکی بەرازیلیە و بە کوردی گۆرانی دەڵێت. چەند دەستکردمێ vê بێڵایê ئەو عاشقی کوردەکان بووە و بەرازیلی جێهێشتووە و ڕووی کردووەتە شاری سلێمانی. ئاریانە خوێندکاری زمان بووە و ویستوێتی زمانێکی نوێ فێر ببێت و زمانی تورکی هەڵبژاردووە. دواتر لە ڕێی هاوڕێ تورکەکانیەوە ئاشنای کوردەکان ئەبێت و دەست ئەکات بە وتنەوەی گۆرانی کوردی. ئەوەی لە هونەری کوردیدا بەلامەوە جوانە ئەوەیە کە گوزارش لە ئازارەکانیان ئەکەن لە ڕێی گۆرانیەوە. ئەمەم زۆر بەلاوە جوانە. بۆ نمونە لە بەرازیل تەنها باسی لایەنە باشەکانەکرێت، تەنانەت ئەو کاتانش کە بە کێشەیەکدا تێپەڕن خۆشی دەرئەبڕن بە گۆرانی. ئەمە مانای ئەوە نییە کە کێشەیان نییە، ئەمە ئەو شێوەیەیە کە کللتوری خۆیان پیشانەدەن. بەڵام لە کللتوری کوردیدا هیچ سڵ ناکەنەوە لەوەی دەری ببڕن کە چەندێک ئازاریان چەشتووە. ئێستا ئەو لە شاری سلێمانی و بەناو کوچە و کۆڵانەکاندا دەگەڕێت و ئەیەوێت زیاتر ئاشنای مێژوو کللتور و هونەری کوردستان بوێت. ئاریانە خاوەنی ئەلبومێکە کە پێک هاتووە لە 5 گۆرانی کوردی و گۆرانیەکی تورکی. ئەوە هەلێکی زۆر باش بوو بۆ من. هیچ پلانم نەبوو کە ئەلبوم بڵاو بکەمەوە. من هێشتا لە سەرەتاکانی فێربوونی زمانەکەدام، تەنانەت بە زمانی پورتوگالیش پلانێکی لەو شێوەیەم نەبوو، هەر بۆیە زۆر دڵخۆش بووم. ئاریانە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە گۆرانەکانی بڵاو دەکاتەوە و هەر لەوێشەوە لەگەڵ کوردەکاندا دۆستایەتی ئەبەستێت و خۆی فێری زمانی کوردی دەکات. پەرچەکرداری جیاوازم بۆ دێت. هەندێک جار بڕوان ناکەن کە بەرازیلیم، ئەڵەن ڕەنگە دایکت و باوکت یان کەسێک لە خێزانەکەتدا کورد بێت. بەڵام نەخێر، من بە تەواوەتی بەرازیلیم. بەڵام زۆربەیان بە ئەرێنی مامەڵە ئەکەن. پێیان سەیرە بە کوردیە توانم قسە بکەم. پێیان وایە فێربوونی زمانی کوردی زۆر قورسە و کەس ناتوانێت فێر بێت، بەڵام ئەوە ڕاست نییە. خێزانی ئاریانە لە بەرازیل ویستویانە ڕێگی لێ بگرن تاکو سەردانی ئەم ناوچەیە نەکات، چونکە پیان وا بۆ شوێنێکی ئارام نییە. بەڵام ئاریانە سوور بۆ لەسەر گەشتکردنی بۆ کوردستان و ناسینی زیاتری هونەر و کللتوری کوردی. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی.